دابیانی ئەزیز وانەی ئەو ڕۆمان سەبارەت بە بانگدانە لەوانەی ئاین. باشە ئەمەش لۆ ئەوەی ئەنگۆ زیاتر ئاشنا بن بە بانگدان، بزانن بانگدان چۆنە، مەلایەکان چۆن لە مزگەوت بانگ دەدەن، پاشان ئەگەر لە ماڵێ بابوو براتان دەستە مزگەوتێ لەوێندەر بە جەماعەت نوێژی دەکەن، دوای دێنەوە ماڵێ ئەنگۆ لە ماڵێ کچەکان لەگەڵ داچیان پێکەوە نوێژی دەکەن لە ماڵێ چەند خۆشە نوێژکردن وەنیە؟ ئەوجا پێش نوێژکردن ئەمە بانگدانمان هەیە، دەبی مەلایەکە بانگی بدا ئەوجا ئەمە دەچین دەست بە نوێژ دەکەین. باشە ئەوجا لۆی ئەنگۆش بزانن بانگدان چۆنە. ئێستا ئەمن لۆ خۆم بانگەکی خۆشتان لۆ دەدەم لێرە لەناو پۆلێ. باشە ئامادەن؟ زۆر باشە ئەنگۆ زۆر بە عاقڵی گوێڕایەڵی من دەبن. باشە زۆر باشە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. ممنون.